باشی مامۆستاگیان بژیت سپاس دەکەم تۆ چۆنی لە خزمەتتان وەڵا الحەمدلله عیبمان نییە مامۆستاگیان دەستان خۆش بێ بۆ دەرفەتەی کە بە منتان بەخشی و هەروە دەمەوێت مەسن ئاماژە بە چەند خاڵێک بکەین ئێستا گەر بۆ بوونە باس لە ژیانی زانکۆ بکەی خاستن ها لەم کۆڕۆنایە ئەو جەوەت نادا پێکە بۆ بوونە لە ئاوات ئەکادیمیایە و چۆن پێتان بلێم زۆربەی مەسەن زانکۆکەمان قسمەکەی ئێمە چەند تەلەبەیە 108 تەلەبەیە لەو 108 تەلەبەیە چەند تەلەبەی هەگووە دێن باسم بە مستەمری ڕۆژانە دێن 15 تەلەبە و شتی ئەوها لەو 15 تەلەبەیە باوەڕ ناکەم دوو کەس وەک قوتاب مەسن ئەوانی ئاوات ئەکادیمی بەشداریان هەبێت و وەک ئەوانەی ئاوات ئەکادیمیە چۆن بلێم ئینسانێکی جدی بن ئینسانێکی ڕۆشنبیر بن لە زانکۆیە بۆ بوونە کە ئەلێنگ زانکۆی مەسەن قسمی ئینگلیزی شتێگەلێت چاکە بەڕێزت کاکومەر لە بەشی ئینگلیزی خوێنیوە نییە؟ بەڵێ لە بەشی ئینگلیزی ئەخێنم تەربیەی ئینگلیزی نەکەوات تەربیە ئەساسیەکەی ئیسە بۆ بوونە با سەعات بۆ بوونە باس تۆپێنیان بۆ کە باس فڵانە مۆدێریان بۆ کە کێشەیان نییە بەڵام ئەگەر بێت و بلین هەگووە یەمعەوەد مەسەن خەلی نەحچی مەسەن بالئینگلیزیە شتێک بکەین وەک بلی ئیهمال دەکەن فڵانە مەسەن شتێ وایە ئاکتیڤیتیەکیان وان نییە لە هیچ زمان ئینگلیزیە هینشە لە باشین ڕێگەی کە ئەوەی کە گرتمە بەر لە سەرەتای دەرسەکەیە کە بدایە بە پێش ئەوەی مەسەن بەشداری ئەم کۆرسە بکەم بەشداری کۆرسی ستراتیژیەکانی فێربوونی زمانی ئینگلیزی بکەم ئینگلیزیم کرد قەزدم ڕێگەیەکی گەلێت چاک فێربووم و لەسەر ئەو ڕێگەیەشەوە کە گرتمە بەر فێربوونی ئینگلیزی لە ڕێگەی چیرۆکەوە نزیکەی نەبێتە درۆ 200 چیرۆک مەسم بەملاولا خوێندم نزیکەی 15 بۆ 20 چیرۆک 15 بۆ 20 چیرۆک بە تەواوەتی قوڵ بوومەتەوە لێ یەکێک لەو چیرۆکانش کە لێز میزرەبڵ کە هینە بێنەوایان کە سمپلیفایت کراوە بە لیڤڵ 6 نەبێتە درۆ ئیسا کە ئەیخێنمەوە هیچ وازانم بە کوردیە هەست دەکەم مەسن لە ناو پاریس و لە ناو فەڕەنساوە هاتوچۆ ئەەکەم ها ئەوەندە بە جوانیە گوا مەسن کاک عومەر ساڵی چەندەمتە لە بەشی ئینگلیزی خوێنی؟ ساڵی سێممە بڕوایی دوێ مامۆستا من ئەمەوێ یەک شتمان پێ بڵێ ئایا خوێندنی ئەم دیبلۆمە نمونە بەقەت چەندێکە لەوەی کە ئینسان لە زانکۆ فێریە بێت بۆ نمونە تۆ کەسێک لای ئێمە تێرمی یەکەم تەواوەکە وەکوە چەندێک لە زانکۆی ئینگلیزی خوێندبێت ماڵستا و با قسەیەکینە مەرحەلە چوارەکانمان بەقەت ئەوانەی کە تێرمی یەکەمیان بە جوانی تەواو کردووە نالێم هەمویان چونکە هەیە ئەوە جیاکە بۆ منە ئینگلیزی باش پێربوو و دوای شەگوال لە زانکۆ خوێندێتی بەڵام تا مەرحەلە چوار مەسم بە جوانی هەگواهی نەبووە تۆ بلێن ئەو زانیاریانەی نییە کە لە تێرمی ئێمە هەمانە دووش وەگوتم قوتابیەکانی ئێرە زۆر مەسن وزەیەکی ڕادەبەردەریان هەیە زائیدەن ڕۆشنبیرشن کاک عومەر یانی ئەتوانین بڵین خوێندن لێرە کات و پارەیەکی زۆر بۆ ئینسانە گەڕێنێتەوە کە پێوی ئینگلیزی فێر بێ لە چاو ئەوەی کە بچێ لە شوێنێک بەڕاستنی بڵێ وەڵا با من بچم فێری ئینگلیزی بم بچێتە زانکۆ وەکو ئەوەی کە ئێستا خۆت ئەیبینی زۆر کەس هاتوۆتە زانکۆ ویستی فێر بێ بەڵام ئەوە تا ئێستا گەشتوتە مەرحەلە 3 و 4 فێر نەبووە وە نییە؟ بەڵێ ماسادەکی نەداینگلەیەکشم هەبوو مەسەن لە ئێوە خۆی ئەبێ ئەم کۆرسە مەسەن بۆ بوونە لە سەفسیە متەوەستە وارووا بم خوێندایە ئامادە بکریایە ئارە وڵات ئیستا بۆ بوودە ئەگەر لە ئەو کۆرسەی کە تۆ پێمت پێشکەش کردووە لە ماهینە لە 3 متەوەستە لە 4 متەوەستا گوات تەخەڕوجم بکردە لای تۆ ئێستا زانی چی وەک بلی بۆ نمونە بچوومە بۆ خوێندنی ماستەر دکتۆراش هیچ باکم نەبوو بەڵام خۆتە زانی کەس نازانێ خێر بەچیەوەیە و بە هیچ شتێکشم ئەمەیە بیکەم ئینشەڵڵا دوای ئەم ساڵێک بێ یا 2 ساڵ بێ ئیزن لە تۆ وەرەگرم هەرچی ئەوەی کەوتوتە وشە بە وشە ڕستە بە ڕستە بیکەمە عەرەبی کە مەسەن عەرەبیە چاکم هەیە
بیکەمە عەربی باوەڕ ڕاکەم لەناو مەسەن هی عەرەب شا هەبێ هەبێت ئینشاءڵڵا ئەو کاتە ئێمە لە خزمەتتاین خۆمان ستافێت دروستەکەین یەکێک لە بەرنمەکانمان ئەوەیە ئینشاءڵڵا ئێمە بتوانین ئەم شتێک کە بۆ کوردستانمان کردو بیکەینە شتێکی عالەمی خڵێک لە وڵاتانی تریشی سوادی لێ بکەن دەستەکانە خۆش بێ مامۆستا عومەر زۆر خۆشحاڵ بووم خۆش بێ ئاخوا ئینشاءڵڵا